ڕۆژاوا نیشتیمانی زەیتون و خوێن، ڕۆژاوا تەنها جوگرافیایەک نییە، تەنها خاکێک نییە، بەڵکو و برینێکی قوڵە لە جەستەی مێژوودا، خاکێک کە تێیدا ئاەتەکانی ئاشتی دەخوێندرێن کەچی بە فیشەکی تەفکیر وەڵام دەدرێنەوە. لەوێ دار زەیتونەکان بە خوێن ئاو دەدرێن و منداڵان لە جیاتی لای دایکیان بە نەڕێی فڕۆکە و تۆپ ڕادەچڵەکەن. ئەمڕۆ خاکی پێغەمبەران و شوێنی پیرۆزی شێخانی تەریقات لەژێر پێی چەکدارانی توندڕە و دەشێڵدرێت. ئێستا نەک تەنها کورد و کوردستان بەڵکو هەموو جیهان لە بەردەم گەورەترین تاقیکردنەوەی ئەخلاقیدایە بۆی کە ئایا جارێکی دیکە جینۆساید و کۆمەڵکوژیەکی دیکەی گەلێکی ستەم دیدەی وەکو کورد دەبیندرێت یان ناڵەی دایکە شەهیدەکان و منداڵا شیرەخۆرەکان و گەلی کورد ویژدانی وڵاتانی نێودەوڵەتی دەهەژێنێت و ڕێگری لە ڕوودانی کارەساتێکی مرۆی دەکات. سڵاوتان لەبێت، مسەفین کوردۆم، دیدارێکی تایبەتان پێشکەش دەکەم. میوانی ئەم جارم کەسێکی زۆر تایبەتە، کەسێکە کە لە میحرابی ئاینەوە بۆ مەیدانی نیشتیمان پەروەریەوە هاتووە، میراتگری دەنگێکی حەقگۆیە کە باجی قورسی داوە، وارگیز لە بەرامبەر زوڵم وەستەم بێدەنگ نەبووە. میوانی ئەم جارم زۆر بەڕێز دکتۆر مرشید معشوق قەزنەویە. دکتۆر زۆر سوپاس دەکەم، سوپاس بۆ دەرفەتێک کە بێمەداوە لێرە ئامادەی. گەلک سپاس کاکسەوی من درێژ بیارەبی سپاس بۆ ئەم بەخۆندنە هەنا خۆسکا گۆنە ئەو کات بە وەختێکیدا ڕەوشێکی دەبا گوملەتی مە درەحەتی دەبا نەد ئەو کاتی ئالوز دەبا. منیش بۆ هیوایم خۆزگەم دەخواست لێرە باسی سەر بخۆی کوردستان، باسی ئازادی ڕۆژاوا، باسی دەستکەوتەکانی ڕۆژاوامە کردو، بەڵام ناچارین ئەمڕۆ لێرە باسی بابەتێک بکەین کە بارودۆخی مەگەلی ئێمە لە ڕۆژاوا لە بارودۆخێکی زۆر سەختدا. ڕاستە خۆ دەمەوێت بۆ بابەتەوە دەست پێکم بۆ پرسیارە و دەست پێ دەکەم. ئەحمەد شەڕح بە ئاەتی وەجعلناکم شعوبا وقبائلا دەردەکەوێت لە میدیاکان پێیان دەنێرێتن دەڵێ کورد کە سوکاری ئێمن، لەلایەکی ترەوە سەربازان چەکدارانی شەڕع دێنە سەر ڕۆژئاوا، وەکو دەبینین ئێستا ڕۆژئاوا لە بارودۆخێکی زۆر سەختدا. هەر بەڕاستی دەمەوێت بزانم شەڕع حکومەتی نوێی سووریا چیان لە کورد دەوێتن؟ کاتی من فەقی بووم، حجرەت دەبووم، دەرسی دخوند، ئەو کاتەدا میهوانێکی زۆر غەریبی هاتی لایما. ئەو میهوانجی ئەو بوو محەممەد عەلی کلای بوکسچی قسەکی گوت تەرجەمە مە تەرجەمە گۆهدار دەکرد دگۆ سپاس بۆ خوا گۆ من موسڵمانم بەری گۆ ئەز موسڵمانە ببینم. ئەنی ئەوە معنە کاتی من موسڵمانتی ناس بکەم دریا فعلی موسڵماناندا دریا قەولی موسڵماناندا تجار موسڵمان نابم. ئەحمەد الشەرع بۆ خۆ ئیدعا دکێ برەنگێ دخوازێ چه قسەی بۆ خۆت بێژێ بەر بۆ خۆ بێژێ دبێژێ من خەلیفەمە، دبێژێ من موسڵمانێکی باشم، دبێژێ من موسڵمانێکی چاکم. فعلی ئەو لەسەر ڕووی عەرب ئەوە ئێگۆ ئەو حەقیقەت دەست نیشان دکێ مرۆڤی موسڵمان چاوا دەدکاری فتوەی تەکفیر، فتوەی فتوحات، فتوەی ئەنفال لەسەر گەلێکی لەسەر ملەتێکی گۆ بخواژی موسڵمانە و قوربانیە هەری گەورە گۆ ملەتی کورد بۆ خزمەتی ئیسلام کردە. ابن سینا قسەکی وی زۆر جوان هەیە، هەلبەستێکی وی زۆر جوان هەیە، دەبێ كن كيف ما شئت فإن الله ذو كرم وليس عليك فيما أتيت من بأسي. تشون بێ دەرد و غەمان نەخوا خوای گەورە خوای ڕەحمەتێکی گەلێکی مەزنە و دەردی ئەو گونەهەی بچووژی تەکردنە دەرد نەخوا إلا اثنتين فلا تقربهما أبدا. دوو گونەهی زۆر گرنگ هەنە، زۆر گران هەنە، زۆر زەحمەت هەنە، نزیکی وا هەردوو گونەها نەبەش بەرگو ئەو هەردوو گونە ممکن نینە عفو مغفرت بۆتەدێنێ. الشرك بالله والإضرار بالناس تشريكا بو خواي گەورە شێکی زەحمەت و تعدە بۆ خەلک بکێ، زەحمەت و زۆر و زوڵم بۆ خەلک ئەوە تشتێکی تەدووری ڕەحمەتی خوای گەورە دکێ. بۆ بەرسویتە ئەحمەد الشەرع بۆ خۆ چی ئیدعا دکێ بەر ئیدعا بکێ. ئەحمەد الشەرع ئەوە ئەبوو محەممەد الجۆلانی کەسێکی گۆدەستی وی حەتاوێرە بخوینە گەلی کورد هاتیە لەوتاندن. ئەو ئینسانە تەمسیلی ئیسلام ناکی، منافقێکی دەرەجەیەک. باشە ئاگر بەس ڕاگەیەندراوە، بەڵام هێشتا هێز لەسەر سنووری ڕۆژاوا کۆ دەکرێتەوە. طبعاً شەڕح دەڵێ ئاگر بەسمان ڕاگەێت شەڕاگەند، بەڵام هێشتا ئەمەوە نییە. دوێنێش دووبارە باوکی شەڕح تویتێکی بڵاو کردوەوە باس لەوە دەکات کە نابێ ئاگر بەس ڕابگەیەندرێ، بەڵکو دەبێت ڕۆژاواش داگیر بکرێ و نابێت سەربازان چەکدارانی سووریا بوەستن. باوکی شەڕح پیری ئاخیر شەڕ ئەوە دیارە گۆ تشتێکی زۆر خراپ تێ حازرکردن
ومن وكي مروبكي جو أو فكري أجر لي بيكرن جهادي بداخل نابي جهاد لي تكرن لأو فكري تندرو أجر من خوندية فين بكم أو كاركة راست بيجي كسكي منا بافي أحمد الشرع أو قوتنا راست قوت يعني دي فلسفة وادا دي بياما وادا جرك شرهر نيرا وسطان دنو جرك هر بردوام بي وجرك دجمني خوا لقوري فكري وانا قالك هرت نبكن او ثقافتك دجميجي وادا يجرتي قوتن ثقافة التوحش او قالك وي بردوان بكن لكن همان كاد او بيامك دي سوريا كان بو من هر هيش نية بو من هر شرع بو رئيس جنابينم بو من هر ثرولي وينانية لي بيامك بو قال لي سوريا آية أحمد الشرع رئيسي ويا حسين الشرع سرقي ويا كيبر برسياري أو دولتا دكي أو ديارة قوون دولتك زور خرابا دكتور جان تقدراني سوريا دست ليسنا باريس دستي شربانان لبالخانة كان فرد نخواره شرع ضلي قادر من وبيهني نخواره لكن ترى شربانان كتاني كرد لكوجن كزيليا دكانوا باشا دمولد برسم أما تکاردانەوەیەکی دەبێت یاخۆ دەمەوێت بۆ بڵم کە بەڕاستی ئەمە سیفاتی موسڵمانە سیفاتی ئەوەیە کە کەسێک بە ناوی دەوڵەتێکی موسڵمی ئەوە ئیشەوێ موسڵمانی نییە وحديث بيخنبر عليه الصلاة والسلام كاتت مراجعة دكي چون بو شرفانين صحابي شيرتو نصيحة دكرن بتش آواي بن بتشرنجي بن مطلقة صدا صد علاقة ويب أو كارانينا ولكن من تيدك همشي أف ثقافة كان بو إسلام بو تقول إدارة التوحش دستورك يواهيا أبو بكر ناجيني بسانديا فيها احتمال أو نابنا الراس بي احتمال ناوكي بفشارتي بي يعني ولكن فلسفة يواهيا أو فلسفة بيجي دجمني إخوة رحمي لين نكا حتى قو شهيد جي كتبه يعني القوري ثقافتاوي مري بيجي دفيت برنجك يهوفانا درست بكي غايتك جي هيا أو غاية شيء بيامك أو بيام بو أو كسي طرفي سيام ميزدكي بزان بأواكية أفتوحوشة هانا الدبوية باراستن امان لايوية يعني اوا بيامك بو حمس سوري بو خاطري بزان بن اگر والند او ريكا دبن اب رنجتس او سريوانا واف امتداد ويد جواكا مسلمانة دهيا يعني من تكوانم ديك برسفاتا بدم او فعلي خرابي قو امرو جماعتي جولاني بكارتين هيش علاقتي ويب اسلام نية صدا صد لبداخة وعلاقتي ويب مسلمان هيا دس بيكرم بخوارجها كرت داويت متمارة بس الشرع بكاتب اگر ضمانات دولية نبن او بهوري قالك يزورك خرابة باشا او كسي او كزي شربانكي بروي وقوتي تا هرمي لدواي خوي بتزهشتوا لبنين زور خلاتي لسردان دراوة خلق يعني كساني كرت هي ضل ام كسبكو جنيان او تدستي برن او دا باريا لبرانبري وردقرن قتلي وكسا حلالة او كساب مروفكي حاضر يا خوكريه بو خاطري كشتني ملتي كرد وجهاد قو ملتي كرد جبر خود دي حديثي بيخنبر عليه الصلاة والسلام كاتد بصحابي هاتيجي سؤال دكت بيا رسولي اخوا اگر مروفكي هاتو حزكر دستي خودين سر مالي من سر عردي من سر خاكا من سر لاموسا من شبكم بيخنبر عليه الصلاة والسلام قلت يا سرينا شامينا سرينا طوينا قبولي نكا قلت يا رسول الله خدي اگر هاتو من قبول نكر احتمالات شكي هلد برزبك دوجه مدا بيخنبر عليه الصلاة والسلام قلت يا تجي شكي اخوا دوجه ويدا برزبك وهلدا قلت يا رسول الله ايا وقت يقول من شكي هلدا وي شكي هلدا يا ازي وي بكوجم يا اوي من بكوجي شون دبي بيخنبر عليه الصلاة والسلام برسبا ويدا قلت يا اگر تا او كشت او مروبكي خلقي جهنمية اگر ويتا كشت مروبكي شهيدة جبروا يكي ملتي ما دكاتي شرديا دكاتي ازادية ديا هر تشتكي قو بتواني زررا وان چتا دوري خبكي درستا لصراحة من عاشقي او موضوعي مبلغك براد ترخين جبرقو اوانا لايقي او بريش باشا كاكتور يعني تسان رابردو خوم بحكم خويندن لا دروا روبروي زور كسب موقفتكم لقل زور كسوت انا كسك لو انا سوريشا باس لو ده كان كشربانان بيدين شربانان مسلمانين يعني وتقلي كرد قلي شي بيدينا قلي كرد مسلمان يا او الا روج ابا هي تيرورا للرؤيا اخوان يعني اوان او عقليتي شو داخله تنان باور باب بلقاش ناكات سهر لسر قصي خويتي دراستك الدهين اخوان
أو نقطة نبو روجافاي كردستاني تيقوتن هم بو باشوريجي تيقوتن دێمە سەرەوە بابەتە اینجا دەمەوێت بڵێم ئەم تێڕوانی لە چێوە سەرچاوە دەکرێت یعنی دەبێت لە ڕۆژاوای کوردستان چەندین زانای ئاینی هەیە گەلەکە موسڵمانە دژمن کار دەکەێت لەسەر ئەو مەوزوعە ئەف کارێکی ئیستخباراتیە کارێکی دژمن خزمەتێکی دکێ بۆ وان کەسی خوۆش بۆ خاطر ڕکلام دروست بکەیش بۆ خاطری شەرعیەتی بدێت دژمن گۆچاوە ئێریشی ملەتی کورد بکن و بدنە دیارکردن و ملەتی کورد ملەتێکی مشرکە ملەتێکی کافرە ملەتێکی مستحقی گۆ هەرین فتوحاتە لەوا بێکردن لە ئەوە نەڕاستە ملەتی کورد لە سەراسەری کوردستان و بەتایبەت ڕۆژئاوای کوردستان هەرجیهی زانایە ماڵایە شێخە طریقەتە مەدرسەی شەرعینە کۆبانێ وەکی نمونە دەستنیشان دەکەم گۆ کۆبانێت ئەم کاتێ هەستیاردە دزەحمەتیکی گەلکێ مەزندەیە دۆرپێچکریە بێ ئاوا بێ کەهرەبە بێ ئەنتەرنێتە بێ دەرمانە دهینی بەداخەوە 5 مناڵ ژێسەقەم بابەتانە دەچینە سەر بابەتانە بە بەدرێژی باسی نقطة حەز دەکەم دیار بکەم گۆ 5 مناڵە ژێسەقەم هاتە کوشتن ئایا کۆبانێ کینە کۆبانێ سەدا سەد مسلمانن سەدا سەد سنینە سەدا سەد شافعینە سەدا سەد نەقشەبەندینە دووەمین گەورەترین مەدرسە و حجرەی فەقەتی و لە ئیسلام لە شاری کۆبانەیە هەبلی وێژی کۆبانێ نەهاتە پاراستن ji destê داعش و وان کەسێن خراپ سەراسەری ڕۆژئاوای کوردستان مزگەفت الحەمدولله داگرتینە و کارێ خۆ دکن خزمەتا خۆ دکن خەباتا خۆ دکن نزیکە سێ دبستانê سەرەکە ئەم بێژن معهەدیان ئەمژێ بێژن ثانەویە ئێ شەرعی گۆ سەدان تەڵەبە شەریعە لێ دخوێنن لە شاری قامشلۆ لە شاری حەسەکە هەنا و لە جامیعای زانکۆوە ڕۆژئاواژی هەم بەشی دراساتی کولیاتی دراساتی ئیسلامیشی هەیە ئەوە ڕکلامەکی نەڕاستیە نەحەقانەیە و برەنگێکی تێ دیارکردن گۆ ملەتی کورد ملەتێکی دووری ئیسلامە حتا من ئفتیراتژی بکەم یعنی گۆ ئەو ڕکلامە نەڕاستە حتا لەگۆم ئفتیرات بکەن جارێ عولەما دەبێژن بێضەرب المستحیلی جائز حتا من ئەو مستحیلەژی بێژم ملەتی کورد ملەتێکی نەموسڵمانە فارەدەن ئەم وا قسە بکەم دیسەژی حەقتە نییە توەری ئێریشی ئەو کەسا بکێش بەرگۆ ئەو دەولەت نە لەسەر ئاگاهێکی خلافەت و مسلمانتی تێ ئاواکردن ئەف دەولەت حەقی خەلکێ هەیە پێکهاتین جیاواز هەنا پێویستە هەموو وڵاتی هەموو ڕەنگن تێدەهەنە ئایا غەزادا کاتی گۆوە پیشتەبانی خەلکێ دکرد غەزادا ئایا خەلکی غەزا هەموو مسلمان بوون من مستعدم بۆتە بهزاران نمونە سەر سوشیال میدیا دەرخم بێ خەلکی غەزا چاوە کوفرینی دکن بخوای گەورە چاوە سوکاتی دکن بە پێخەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چاوە سوکاتی بدینی ئیسلام دکن ئەوە معنە جڤاکێکی کورد مسلمانتی بگشتی هەیە سەراسەری جیهانێ نەل کوردستان ناف کوردستان ناف ترکا ناف عەرەب ناف فارس بدەهان خەلکن هەنە کەسن هەنە بەهوەریەوە کێمە زێدەیە دینداری کێمە زێدەیە ئەو حالەتە لە چۆن لە دنیای تەوی هەیە ڕۆژئاوای کوردستانیژی هەیە لێ بینگەها ڕۆژئاوای کوردستانی بنگایەکی مسلمانن ئۆلدارن الحەمدولله ئاین بۆتە ماکیاش بۆتە مەیکە بۆ ئەوەی ئەو چەکدارانەی سووریا لە ڕۆژئاوایی دەبێژن حەمرا بۆدرا حەمرا بۆدرا ئەو حەمرا بۆدرەیە بۆتە مەکیاش بۆ ئەوەی چەکدارانی سووری لە ژێرناوی ئاینەوە بێن فتوای جیهاد دەربکەن بێن لە دژی کورد فتوای خۆ دەردەخن بەداخەوە ئەو گوێرەنگیە لێ ئەوە تشتێکی نەڕاستە شەڕوانێن مە کەچ و خۆرتێن مە ئێگو ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانی چەکی خۆ هێلدانە من وەک مرۆڤێکی مؤمن مسلمان هێویدارم خوای گەورەش مەقبول بکێ شەهدەبوون دێ گۆ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله گۆ جیهاد تشتێکی گەلێکی بقیمەتە من تشتێک نابینم ئەمرۆ جیهادێکی مەزن گەورە وەک گۆ ئەو کەچ و ئەو خۆرتەی شەرفانە گۆ ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانی دەکەیت جهادێکی مقدسە شێخ مەحشوقی باوقت خوای گەورە لێ ڕازی بێ دەیگوت ماف دەبێ بە زەبر کەس مافێتە حەقێتە سەدەقە و قسەی شێخ مەحشوقە کەس حەقیتە مافێتە سەدەقە لەسەر ڕەحێ مریە خۆ نادێتە مافێتە تێبدارێ زۆرێ بستێنێ لەگەڵەوەی لەگەڵەوە قسەی باشە لەگەڵەوەشدا دەمەوێت بەڕێستان لەگەڵ دوژمنایەتی کورد و عەرەبن وەکو دەشبینێت لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە ئەوروپا خۆپیشاندانێکی زۆر کرا لە زۆر شوێن کوردەکان بەهۆی ئەو دەتوانم بڵێم بەهۆی ئەو دڵتەنجە بۆی ئەو نیگەرانی کە زۆرێک هێرشیان کردە سەر سووریەکان بە تایبەتی لەگەڵ ئەوەی هێرش بکرێتە سەر لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە دەرۆژ بینیمە لە ماچ سەر ینی خەڵکەکی زۆر ئەوە تشتێکی نەڕاستە بتایبەت لە هەرێمی کوردستان ئەگەرمە بە حساب بکەن ینی ئەوە تشتێکی نەدرستە و جەنابێ کاک مەسعود بەرزانیژی داخوایانێکی دەرخستووە
داخواز كرجو ما توشي أو غلطا نبن أو دعرف وثقافتي مي كردواري دا كردستاني دا نازان بصوراني تشونتي قوتن بكرمانجيا ما مجرد بيجن خو آفيتيا بش درقوشاتا يعني خو آفيتيا دحالتاتا خو آفيتيا بحتيتا نابي متجاوزي أخلاقي خوي إسلامو أخلاقي خوي كردواري بكن أو مروفكي أو جي مروفكي فقير بلنغاز باز دايا أو عربي قو أمرو هاتيا لرستورانك الخوارنجها كي إيش ديكي الجهة كي إيش ديكي الهريمي كردستان أو جي بياوكي باز دايش بن ظلمي أو جماعته وبن ظلمي بعثة آيا أبا صالك وتشتكي حكومة هاتية جوهرتن وريجيمي شرع هاتية ميدان أو برادر جود رحتية خو الأول طدي تبا وتركا كردستان كربا ويخو حافظي لي كربا ويشوبا نيفي شامرو نشتبا ديمك أو إنسانا نابيني جوجي وين الوادر هيا خو ناب كردا جديتيا بيوستا قلي ماي كردستان شياري أو نقطة ببن نابي ما إيريشي كسكي بكن آيني ماي إسلام جد بيجي ولا تزر وازرة وزر أخرى كاس ناراجي قول هيك كسي دجمني ما أوا أمرو أو كسي قراشتيا تشكو سلاحو لهمبري قلي مساكنيا كسكي قول مالا خدانيشتيا كسكي قوهاتيا ولاتكي دي هاتيا هريمي كردستان خزمتا خودكي كاري خودكي ناني خو عيالي خو طوفي دكي نابي ما أي دست درجاي أو إنسانا بكن باسی سرۆک بارزانانی کرد لەگەڵ ئەم ڕووداوانە سرۆک بارزانانی بەردەوام لەسەر هێڵبا لەگەڵ ئەحمەد شەرع لەگەڵ تۆم بارک لەگەڵ چۆ ئیتالیا لەگەڵ پاپا لەگەڵ زۆر لایەنێکی کۆبووەوە چەند ڕۆژێک پێش ئێستا گوتی ئەگەر لەتوانم هەبێت تەنانەت پێشمەرگەش دەنێرم بۆ کۆبانێ جنابتانم هەڵوێستانی سرۆک بارزانانی چۆن دەبینن ئەوە نەجارە یەکەم سرۆک بارزانانی ئەو مۆزوعاتێکەوە ئەو مرۆڤێکی کوردستانیە مرۆڤێکی کوردە ئەرک و واجباتی خودرا بێ جنابێک سرۆک مسعود بارزانانی نەجارە یەکەمە بۆ ڕۆژ ئاوای کوردستانی ئەو خزمەتەی گەورە پێشکەش دکێ هەر دەمێ ڕابردوو دەژی ئەو خزمەت و ئەو پشتەوانی بۆ ڕۆژ ئاوای کوردستانی کار کردە سەراسەری باشووری کوردستانیژی ڕاستیژە نازانم بچاوم بێژم ژگەرمیان و کەلار و سلێمانی و هەولێر و دهۆک و زاخۆل هەموو شار و باژارین کوردستانی سیاسی و ملەت و ڕێکخرا و هەر کەسی ئەرک و واجباتی خۆرا بۆ سپاس بۆ خوا گۆ ئەمڕۆژ مەدید ئەو ڕەنگی اتفاقژی ناوگەلی کوردە سەرۆکوەزیران مەسرور بارزانانی لە داڤۆز بۆ ویش 4 ڕۆژ وابزەم لێ ماوە لە کۆبوونەوەکانی توانی لەگەڵ تەواوی کۆبوونەکان تەمان پرسیارم کرد بە دەچوون کرد لە تەواوی کۆبوونەکە یەکەم قسەی گەیاندنی بارودۆخی ڕۆژاواوە بەسەرکردەکان جگەلەوەش حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاست باردووە کە یارمەتی و کۆمەچی ڕۆژاوا بکەن هاوکات سەرۆک بارزانانی شەر دەستگای خێرخوازی بارزانانی ڕاست باردووە دەبینین لە هەرێمی کوردستان بە تەواوی هاوکاری دەگەیەندرێتە ڕۆژاوا جنابەت هەڵوێستی يعني بهورية من صدى يعني جبلي أو سينور سياسي أو يقو هريمي كردستان تيدي يدبن سيبرا عراق فيدرال ده يعني أو سينور استجار هيا هريمي كردستان ناتواني تجاوزي أو نقطة بكي خارجي أو نقطة يقوم مجبورية علاقته قريداني فدرالية عراق خارجي أو سينورا صدى صد من بهورم جو حكومتي هريمي كردستان جنابي كاك مسعود برزاني وحمو سروك وزيران وسروك هريم كاك نيشيرفان وحمي كاري خو خزمتا خو خباتا خو تكن وحمي سركردين بارتيين سياسي حمي يعني هر تشتي جو بو مكان هبي بو قالي روج افاي كردستان من جهه بهوري بجهه ثقتي ما جو بيشكيش دكن او كاتي سروك بارزاني لايطاليا وسروك وزيران لدافوس وجنرال مظلوم عبدي لبركاني جنك لحسكه بو لما بيني ليره لهريمي كردستان لاينك با مليونان دولار بۆ میدیاکانی قەرز دەکەبوونانەوەی دووبەرەکی گوتارێکە ورەی کورد وێزی کورد بۆ کێنێتەوە بێوە کێشە دروست بکاتن چیت بۆ لایەنانە هەیە کە دەیانەوێت کێشە لە نێو کورد دروست بکەن ئەو تەبایی و ئەو یەکگرتنی کورد کە یعنی یەکەمین جارە یعنی بتوانانی شتێکی وا دەبێ مەشیار بن ئەو کەسێک و هەولی لێدێ ئەو تفاقا ئەو یەکێتیە خراپێکێ ما ئەوانە بێ دەگ بکەن بەرگۆ ڕاستی ئەوە کارێکی زۆر خراپی دەکەن من ملەتی کورد ئەمرۆ حەنی ئەگەر قەوەتێکی مە هەبێ ئەگەر هێزێکی مە هەبێ هێزامەد ئەو تفاقا کوردستانیە دەیە هێزامەد ئەو یەکێتیە کوردستانیە دەیە سەیدای ئەحمەدی خانی کاتێ گۆدگۆت گەردێ مە هەبیە اتفاقك فکر کرد بە مە ئینقیادك روم و عەرەب و عەجەم تەمامی هەمی ئەژمەرەت کرە غولامی لێ بەداخەوە کاتێک و ئەو تفاقە
نميني كاتي جوهين كسورن أو كاربكنج بو أو زعزعة بخنا ناف قلي كردا بقود دبن ما بيهيز دبن مير كموران بدرخان كرد نيشان كن كرد تعريف كن كرد شنا كرد كينا دوغو كرد مينا بارانينا كاتي تفاقا وهبي يكيتيا وهبي دوغو أو باران دبي مينا لهي دبي مينا طوفان تسونامي هر تشتي برخو دبي لكاتي جوهين كسهبن وك أو كسي جو تداد ديار كرن جو كاربكن زعزعة بخنا ناف تفاقا كردادا كرد مينا تلوبك باران داد كبينا بعردك هشكي زوا بأدر قيمت بتلف دي جي بي ويستا مشياري بلان ببن جو هن كس هبن بخوازن فتنة درست بكن هن بخوازن انشقاقات دناف جواكي كرد درست بكن هن بخوازن جواكي كرد جفدو بارچا بكن دوی مشياري او نقطة بن كمك بسم السر باردوخي روجافا دبينين شاركان ڕوبەڕووی قەیران دەبن و خەڵکێکی زۆر ئاوارە بووە لە شارەکانی دیکە حەسەکە قامشلۆ خواردن کەماوە دەرمان کەماوە تووڕشی گەمارۆیەک بە کۆبانەوە هەر زۆر خراپ وەکو باسمان کرد ناڵ لە سەرمان مردووە ئێستا تاکە ڕێگە کەماوە لێرە دەواازەی سێماوە بکە یان ئەوەی کە خواردن بکە جەنابەت سپیان بکەیت بە خەڵکی کوردستان دەتەوێت چۆن هاوکاری ڕۆژانە ئەوە چەندی ڕۆژە ئەو کمپانیە دەبێردەوا من ئەگەر من بتوانم پەیامێکی بۆ گەلی ڕۆژ باشووری کوردستان بێژم سپاس حكومة هريمي كردستان سپاس بازرگانين كردستاني سپاس بو آفرتين كردستان سپاس بو ماموستين آينيل كردستان سپاس بو منالين كردستاني من بجداري هن چالاكي بأو نقطة بو مراستي من ديت يعني منالكي هاتية خرفاني خوا كوم كريا قوتيا أو 2 صالة من كومي ديك احتمال خيالي ويهبي أو 2 صالة توبي ديك بوخا لعبكي بكري بوخا تشتكي بكري خيالكي ويها بلاش تيشنكي سونكي بوخا بكري تبلو بيجي كاتي جو كاري سهاتيا هاتي او خرباني خو بيشكيشي منالي روج افاي كردستان دكي من بياوك ديت بتمن بو معاشي خو اني بو هر او معاش بو قوتي امر او معاشي ميجي لازم او معاشي من بر بو خلكي روج افاي كردستان بي من بياوك جديد هر تشتكي نبو قوتي من زيدي او جلكانيه من جلي خوش خو كرنا شاكيتو بو روج افاي كردستاني ديار كريا يعني سباس بو وراستي همبري اف قهرمانيه جو امرو قال مي كردستان دكي همواري بشتباني آلي كاريا مادي وهمواري ام بيجن قالي مال سراسري كردستان والأوروبا الدياسبورا لسر شاقام ودهمان كدون وك ميديافان قوون امرو ميديا وتاف بو كردستان الزور تلفزيون الناس دكم بروغرامي خوي نورمال را وستاندنا 24 ساعة بو روج آباي كردستاني زندي كاري خو ديك الراستي ئەو ئەرکە پێویستە لە سەرما بیکەن و بەمنەتشی نازانین چکەنەوەی ئەگەر کورد لە شوێنێکەوە شکست بێنێەوە هەر احتیمالە چماوە دەبێژم چما ئەو سپاسیە دەکەمژی ژبەرگۆ بەداخەوە دژمن گەلک جارە هاولی کردە کار کردە گو ملتی کورد جەبدو دوور بکێ و زۆر هەولی دایە پشتی گو سینۆرێ فیزیکی لەسەر خاکە کوردستان چێکردن زۆر هەوڵدا فتنە دروست بکێ ئەوە باشووریە ئەوە باکووریە ئەوە ڕۆژ ئاواییە ئەوە ڕۆژهەلاتیە حتا ددمنی جوغرافیەکێدا ئەوە سۆرانیە ئەوە بەهدینیە ئەوە کورمانجە ئەوە زازایە ئەوە لووریە گەلکی ئەو فتنە دروستکردە لێ ئەوە دەست نیشان دەکە ئەو سپاسی کاتێک گۆ من دکەم ئەوە بەرسبەکە بۆ دژمن ئەو قاساڵ تەکار کرد گوت ئەو ملەتە پارچە بکێ ملەت هەر دلێ خۆدا کوردستان یەک وڵات ناسی بارودۆخی ڕۆژاوە باسم کرد خراپە ناخۆشی زۆر هەیە قەیرانی زۆر هەیە بەڵام یەک شت لەوەی کە سەرڕای هەموو ناخۆشیانە ئێستا کۆڵانەکانی قامشلۆ کۆڵانەکانی حەسەکە بۆنێکی خۆشتریان لێدێ ئەویش بۆنی کوردایەتی و نیشتیمان پەروەریە لەوێ ئێستا دەبینی گەنجێکی باشووری گەنجێکی باکووری کوردستان گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان هەمویان لە کۆڵانێکی ڕۆژاوە کۆبوونەوە بۆی بەرگری لە نیشتیمان بکەن بەڕێستان لەسەر ئەوە نەجارە یەکەمە یعنی ئەوە نەتشتێکی تازەیە احتیمالە ینی منال مەگوهدار دکن بەرە منال بزان بن ئەوانە جارە یەکەمە هەر شەهیدی یەکەم ژێ ڕۆژ ئاوای کوردستانی خوی ناخۆی پیرۆز ئاودا بخاکە ڕۆژ ئاوای کوردستانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو و ئەمڕۆژی لە شەقامی ڕۆژ ئاوای کوردستان ون دبینن ڕۆژ ئاوایی باشووری باکووری ڕۆژهەڵاتی هەر لێ درێت دەست بدەست مل بمل خزمەتا خۆ خەباتا خۆ دکن بێهێوی نەبن لەسەر ئەو یەکگرتنەی باشوور باکو و ڕۆژهەڵات هەمووی کە بووەتە یەک طبعاً ئەمە نمونێکی زۆر جوانە بۆ کوردستان خەڵکی هەمووی ینی دەتوانم بڵێم ئینتیمای نیشتیمانی
زۆر بەرز بۆتەوە زیاتر کوردایەتی لە هەر کاتێکی دەتوان بڵم لە هەر کاتێکی تر تۆختر بۆتەوە پامێکت بۆ گەلی کوردستان بە تەواوی هەیە لە توای پارچەکان ملەتی کوردستان سپاس بۆ ئەم هەلوەستی گۆوە دەستنیشان کرد کاری خۆ بەردەوام بکەن خزمەتە خۆ بەردەوام بکەن ئەمڕۆ کەسی کورد نینە ئللا کورد ون دبینن دنیا تاو خۆش پشتا مەدایە ئالی هەر کەس بەرجەوەندی و مەسلحەتی خۆشی دگەرێ مەفێمژی دکن ئەو بەرجەوەندیە لێ کەسیش کوردارە نینە ئللا کورد کەسی ڕۆژئاوا نینە ئللا باشوور و باکوور و ڕۆژهەڵات کەسی باشوور نینە ئللا ڕۆژئاوا و باکوور و ڕۆژهەڵات کەسی ڕۆژهەڵات نینە ئللا باشوور و باکوور و ڕۆژئاوا کەسی باکوورژی نینە ئللا باشوور و ڕۆژئاوا و باکوور بەهوەر بکەن ژغەیری وا کەسی وەنە نینە تەبلوێژی چقا گۆ تاپلۆ ئەم بێژین چقا ڕەوش خراپ بێژی ئەمانەت تەنیا ون بێهێوی نەبن تکایەوە گۆپسۆرانی تێگۆتن بێهێوی نەبن ئومیدا خۆوندا نەکەن چقا تابلۆ البەر وەڕەش ببێژی چقا زەحمەتی چێ ببێ ئەو ئومیدەش دەستی خۆ نەبن ئەو هێویە دەستی خۆ نەبن بەرگ خوای گەورەت قورئانە خۆی پیرۆز دبێژێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون کەس بێهێوی نابێ إلا ئەو کەسێک گۆ بەهوەریەوە بخوای گەورە بە زەعیفە غاندی قسەکی وی زۆر جوان هەیە ملیۆن جار دووبارە کردە و من مستعدم 2 ملیۆنە دیژی دووبارە بکەم و لە هەر جهیژی من دووبارە دکەم غاندی کاتی گۆ دبێژێ بەرگ و قساوینە پێویستە پتیپێ زێرین بێ نیوساندن غاندی دبێژێ ئەگەر پەرێتە وندا بوون تشتێکی بقیمەت وندا بوو ئەگەر شەرەفاتە وندا بوو تشتێکی گۆنایە تەعویزکردن بە پەرە وندا بوو لێ ئەگەر تە هێویە خۆ وندا کرد تە هەر تشتێ خۆ وندا کرد ji ber wê yekê hêviya xwe winda nekin rica dikim hêviya xwe winda nekin hêviya we ew ya got hêlê got Kurdistan her berdewam bê ya got emro hiştiye keçê me xortê me şervanên me çekê wal milê waye lê meydanê şeref û namûsê berxwedanê dikin hêviya we ew gozbeyanî rojekî ciwan e ya got hiştiye gelê me perê xwe tênê û bi dişiyênê Rojavayê Kurdistanê hêviya wî gobeyanî wê ciwan bê ya got hiştiye geç û xortê me li seraserî Kurdistan û Ewropa li ser şeqa min ji ber got hêviya wana got beyanî ciwan e ئێستا پشتیوانی یاخود بڵێم هاوکاری بۆ غەزە بنێردرێت خێرتریان بۆ ڕۆژاوا بۆ ڕۆغەزە ئەv کاتەدا تەسەوری مدگات بەرکی بکەوێ ئیتارێکی نەباشی دەژی ینی کاتی گۆ نەخۆشێکی لەبەر دەستێتە هەیە کاتێکی گۆ مرۆڤێکی بریندار لە جەمتە هەیە تێ چاوە دەستی خۆ درێژ بکەی بۆ کەسێکی درێژ نازانم کاتی گۆ مەڵتەیارە سوار دەبن ئەو کەسی گۆتێن تعلیماتی سەلامەت بۆ مە دەبێژن دەبێ کاتی گۆ دەختی ئۆکسیجین کێم بوو دەبێ ئەو ئۆکسیجینە دادەکەوێ دەجێ تەنبیه دکەن دەبێ دەستپێکێ لخوا بکە پاشی منالی خوا بکە کاکە کاتی گۆ برایەتە بریندارە کاتی گۆ لاشێک لەبەر دەستێتە بریندارە درابێ دەستێ خوا 10 کیلۆمتر ji bîr dikê bi hezarên kîlometra dişiyênê Xezayê welay awa cerîmetekî gelekî mezin e pîwîst e îro me şiyar bin îro kesî Kurd ji xeyra Kurd nîne Xeza maşallah ji Xwedê re 22 dewletî Ereb li pişta wê ne 57 dewletê Musulman li pişta wê ne Umem Mutehîde li pişta wê ye dunya xir li pişta Xeza ye ka kî xwelî li ser pişta te ye هەندێک کەس هەنە بۆ غەزە دەگرین بەڵام لە بەرامبەر ڕۆژاوا چاویان کوێرە خودان ئیمانێکی نەکامل ئەو کەسانە دەڵێن خێر بۆ غەزە بنێرن بەڵام بۆ ڕۆژاوا مەینێرن مرۆڤێکی ئیمانێکی کامل پێر نینە من ناتوانم بێژم بێ ئیمانە لێ من دکارم بەهوەری بێژم خودانی ئیمانێکی ناقسە باشە دەڵان لە دوێنێەوە من سەری ڤیددیۆکانت دەکەم بۆی بۆ ئەمڕۆ خۆم ئامادە بکەم لە شوێنێک بیستم گوتت شەهیدی کورد شەهیدێکی نۆرماڵ نییە ئاسایی نییە دەبێ بزانم شەهیدی کورد بۆچی نۆرماڵ نییە بۆچی ئاسایی نییە دووەختێکیدا گۆ خەلک قیمەتی شەهادەتێ ناس ناکێ دووەختێکیدا گۆ خەلک ینی ئەو بەرخوەدانە فێم ناکەن شهيدين كرد وقت قوتين وي جاني خوي تشتي هري بقيمات تشتي قو هري بيروز دبوي أو جاني ويا رحيوية وقت قودكي قربان بو ملتي خوا بو ناسنامي خوا بو خاكا خوا خاكاوي بيروزا قو بنص قرآن بيروز كردستان بيروزا أو شهيدك إن نورمالا كاتي قوت الديني مروفكي هاتية كاتشكي هاتية خورتكي هاتية جمهابات جوان رو ري لي دايا هاتية روج آفاي كردستان ب1000 كيلومتر لقامشلو
جاني خودكي دياري بو كردستان او تشتكي نورمالا كاتي قلت تبيني مروفكا جيشرناخ دركتي حتى روج افاي كردستان جاني خود ديار دكي او تشتكي نورمالا كاتي قلت تبيني مروفكا الدهوك الزاخول سليماني الكلار دچوال روج آوای کردستانی و برخوادانی دکی بزن با آوا شهیده کی نورماله آوا شهیده که گودنیا تف فری شرف دکی آوا شهیده که گودنیا تف فری میرانتی دکی آوا شهیده که گودنیا تف فری حزکرنا ولاد دکی گو کردستانا لدو هفته رابردو لهرمی کردستان طبعا لتاوی دەتوانم بڵم لە تەواوی مزگەوتەکان مامۆستایانی ئاینی پشتگیری ڕۆژاوایان کرد بەڵام چەند مامۆستایەکە بوون پشتگیری ڕۆژاوایان نەکرد یانەوەتە بە شێوازێکی نەگونجاو باسی کەزی ئافرەتانی کوردیان کرد طبعا ئەوانە بەشێکیان هەر تووشی چی بۆ مامۆستایان هەیە دەبێ موسڵمانە پشتی گو حەزرەتی حوسەین نەڤیێ پێخەمبەر کوشتن سەییدێ شەبابێ ئەهلێ جنەتێ کوشتن لە کەربەلایێ بشتي دمكي هاتنا جم حضرتي عمر كوري عبد العزيز خليفة مسلمانة دبيجين دبي أي خليفة مسلمانة مش دكبي سرلاشي مدى بيشي مدى بيجي بيشي بعوضة بيشي خويني أو بيشي أو بعوضة دكبي سرلاشي مدى آية أم الميش دكن أو خوينا نجسة طاهرة حلالة جوارا قوتية قتلتم الحسين ولم تسألوا عن دمه وتسألونني عن دم البعوضة وكري بيخنبر كشتيا ونبي فاطمة كري فاطمة وكشتيا وسيدي شباب أهل الجنة وكشتيا وبرسيار ناكن آية حلال حرامة ونهاتي سؤال بيشيه دكن أو ما مستين ما بداخوا أو قا جريمة بينن سؤال ناكن كحلال كحرامة أو قا سوكاتي بينن سؤال ناكن كحلال كحرامة ملتي واد بن إبادة دي سؤال ناكن كحلال كحرامة ملتي وينا أمر الرج آباي كردستاني دي بن سقم دي زاروج بن سقم دتينا كشتن سؤال ناكي كحلال كحرامة لكزية أو جندركة حجابنا ليا حجابنا ليا أو جريمة قو مهداخة وشعبي ويناتي قرتن لسر حمي برزقريق قوتي سري ملتي وينا لو سؤال كتا قوت شبو واد بيجي بداخة ومنات وانا مشكي بوا بيجي شبرقو كردستان زاروك ويهنا أو زاروك كسنك نقوش بيسيري دايك أخوة شیرێکی بەدخۆن ناوێ وێنا کوردستانە باشە باسی زارۆکت کرد چەند ڕۆژێک پێش ئێستا داتمە دەوم پسکێکی بچووکم هەیە ڕەنگە 10-12 ساڵ بێت گوتی بۆ کۆیەکی گوتم دەبێت بچمە دەوم گوتی نا دەبێت بچی خۆپیشاندان منیش لەگەڵ تۆ دێم بۆ خۆپیشاندان طبعا چۆ خۆپیشاندان و لەوێ دووسێ سرودی شعری وەتەنیشی گوتە وڵاتیشی گوت نیشتیمانیشی گوت زاروشی کورد هەر لە ئێستاوە هەر لە ئێستاوە ینی ئینتیمایەکی زۆر بەرزی نیشتیمانی هەیە چیت بۆ منداڵانی کوردستان هەیە ئەو هەر ئەو مناڵە ئەوژ یەک و من لە دکارتی و من بەشداری ئەو کەمپینی ئالیکاریژی بووم زۆر ماڵبات هاتن گوڵە مناڵی گوتێ مەرابن گۆ تەماشا دەکەن و دبینن و مناڵ دەبێژێ رابن مەهرن مەژی بەشداری ئەو نقطەت بن هەر ئەو بەرسبە بۆ ئەو مامۆستای ئاینی يعني أوا برسبك زور جوانا وبو أو منالا شعبية ماش دكم دست خوش بي كردستان بو زندية سلامت بسپاس دكم لتسان روج رابردو دكتور علي قرداغي سلوكي يكتي زاناني مسلمان من برسبي وينا نادم وحزناك ما هو سؤال بكش برقو بو من نقرنجا والله مين ناديو؟ نا ملت قولامي دي من بوش من قولامي دي ملت برسبي وينا دي روبكي بو خواتش شدكي يعني إشي ويا كاري ويا أو أمادنا ناف جروبا ويدا ناف يكتيا جو ناف لكرنا زورا وبهتانا جو ناف لتكرن يكتيا زانياري آيني مسلمان أو أمادنا حاضرن هرن الجم سلطاني خوا أردوغان بيجن قوم خليفة مليار ونيفك مسلمانة تبلو وقا خرابي دكن أمادية جو بيجي أحمد الشرع إبراهيم ميا وخاي قورا البشتاوي أو أمادية لناتكواني بيجي ملتي من روج آباي كردستاني أمرود بن قرنك خرقرني ديا وأو فتوي جو أمرو سروينا هاتية فتوكي نراسلا ندبيجي من سروك زانياري آينيما أمرو سروكاتياتا نأمرو جي برينها هاتي اختبار كرن بو من برينها جي ساقط بود أو امتحان دا لدي شي برسبك بوينا بتواني كرم كفرمو أوايا ملتي تا أنفالي دوام لسرويتي كرن آية تتواني بيجي هر كردكي جو أمرو چكي وينا الدستي ويا كاتي جو شري واتشتي أحمد شرع دكن همبري أو فتوى دا مروفكي خداني بهورية ومشاهدتنا وينا في سبيل الله فرهمو كرت يقرتو لتواي بارتسكان ئەگەر ئەوە یەکردوێ بێ کورد لە ڕۆژاوا لە توای پارچەکان سەرکەوتن
بەدەستدێن بە تایبەت لە ڕۆژاوە دەتوانێت شەرع بوەستێنێتن چاوە کورد ئێستا لە توای پارچەکان یەکە هەمویان دەنجیان یەک دەنگە بۆی پشتیوانی لە ڕۆژاوا بکەن بەو شێوەیە کورد دەتوانێت خۆی لە ڕۆژاوە بهێڵێتەوە و شارەکانی هەر لەژێر دەستی خۆی بن وڵا ئەوە زەحمەتە ژبەر گوتیت بەرجەوەندیە دەوڵەتەژی هەنا یعنی داوی دەدێمەوە قبول بکنەمەوە واقعی بن یعنی نە هەر تشتە بەرەنگێکی کۆرانە مەلێ مەیزە بکەن داوی دە مەوزوعی قڕکردن گرێدایە بچەند دەوڵەتە بە ئیسرائیل و بە ئەمریکا و بروسا و فەرەنسا و ئەی دەوڵەتی خوددان تەسیر و باندۆرن من بخوازم من نەخوازن کێفێ من وەرە کێفا من نەوێ من جوا حەز بکەم جوا حەز نەبکەم یعنی خوددان ڕۆل و خوددان تەسیرن ئەمرۆ وەختی گۆ جۆلانیژی وێ قوة دبيني نتيجة بشتواني كي جوان دولة دبيني يعني ولكن نقطة هي أف هيزا جو كردستاني دسني شان دكي أو تشتكي زور جرينجا أو بيجن معادلة جوهري جارنا أو ميسا مفاوضات بقوة دكي شبر بيه كي يعني بيزار نبن بهيفي نبن او كاري گوته کرن امرو پشتوانيا كردستاني تشتكي زور گرنگا جبرگو امرو ما محتاجن يعني هم مساجكي بو دولة نافنتوي امريكن وما محتاجن امرو جبرگو دمفاوضات دا جناب جنرال مظلوم عبدها ما بيويستا ما دستي جنرال دوال مفاوضات دا خورت بكن باشا اگر ريكوتن كرا ڕۆژاوە هەر لەژێر دەستی کورتمایەوە کورد چۆنێ حکوومەتی سووریا جەنابەن ئامادەن وەکو لە وەزارەتی ئەوقاف وەزیری ئەوقاف پۆستی لەو بابەتە لەو شێوازە وەرگرن ناوەڵا و لایقی من نییە يعني من مرۆڤێکی خزمەتێ ما مرۆڤەتێکی کارم من نە مرۆڤێ پۆستا مەڕاستی پۆست نەبوو منن نەگۆ پۆست کێماسی تێدا هەیە نەگۆ عیبیت پۆستی دا هەیە نا پۆست هەنا کەسین گۆ هەرن لێرونن خزمەتێکی بۆ گەلێ خۆشی لێ بکەن يعني من يعني ئەوە تێ نەگهن من سوکاتیکێ ئەو پۆستە دەکەم نا من حرمەت دەگرم بۆ هەر کەسێکی گوهرێ ئەو پۆستە دەدانیشێ گۆ خزمەتە گەلێ خۆ بکێ لێ من وەک مرشد خەزنەوی ببهۆرە وەڵای من نە مرۆڤێ پۆستامە من مرۆڤێ مەیدانامە باشە دکتۆر مرشید چی بۆ ئافرەتانی کوردستان هەیە چی بۆ ئەو کە زیانە هەیە کە ئافرەتان من دێلا سەرسەرێ منە باشە ناموێ ئەگەر دوا پەیامت هەبێ بتوێ بۆ خەڵکی کوردستان بۆ تاوای کوردستان تشتێکنی نەڕاستی تەنێ ئەوە ینی با ڕۆژێ گۆمەتێدا کار دەکەن خەبات دەکەن پێویستە ئەف خەباتە بەردەوام بێ مەسست نەبن ئەمرۆ مەد ئاگر بەستێکی دەنا 15 ڕۆژ يعني پێویستە ئەف 15 ڕۆژی گۆوەرنجی دیسە هەر ئەو بە هەمان زەخەم بە هەمان قەوەت ئەم پشتەوانیە خۆ دەستنیشان بکەن بەرکیمە بتوانن معادلەی بکارن باشە زۆر سپاس بۆ دکتۆر مرشید معشوق خەزنەوی زانای ئاینی و کەسایەتی نیشتیمانی زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمەدا بینەرانی بەڕێز زۆر سپاستان دەکەم بۆ کاتێکە بە ئێمەتاندا و دەمەوێت پێتان بڵێ کاتێک ئاین دەبێتە چەک بۆ کوشتنی مرۆڤەکان دەبێت ویژدانی مرۆڤەکان ببێتە قەڵغان و ڕێگری لەمە بکات ڕۆژاوە چیرۆکێکی غەمگین نییە بەڵکو تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ هەموو کوردێک بۆ هەموو نیشتیمان پەروەرێک بۆ هەموو ئەو مرۆڤانەی دیکە کە خاوەن باوەڕ و ئازادن بۆی ئەگەر ویژدانتان بۆ دیمەنانەی ڕۆژاوە ناجوڵێت ئەوە گومان لە مرۆڤبوونی خۆتان بکەن زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا